ئێوە گەنجەی تەمەنت لە باڵغبوونایە ئەگەر بەس جومعان نوێژ ئەەکەیت خەسارەتمەند خۆت. ئەوە پیاوەی کوڕەکەت تەمەنی 20 ساڵە و نوێژ ناکە تاوانباری سەرەکی بۆ ڕۆژی قیامەت تۆی کە پێی ناڵی نوێژەکانت بکە. ئەگەر کوڕەکەت کچەکەت تەمەنی 20 ساڵان بوو مرد دوعای بۆ نەکەی بچێتە بەهەشت ڕاستە و خۆ ئەڕوا بۆ جەهەنەمی خوای پەروەردگار ما سەلەکەکم فی سەقەر ئەو ڕێتان بۆ بڕیهاتنە ناو سەقەرەوە قالوا لم نكن من المصلين والله نێژمان ناکرد کەواتە بە هیچ کەسێک نەڵێی و هەر مەلایەک ئەوەنە عیلمیەتی هەبێ و ئەوەنە لە خوا بترسێت نوێژ لەسەر کەسێک ناکە کە نوێژی نەکردی بێت. نا ئەهلی ئیمانە ئێمە دوعای بۆ کە تۆ ناتوانی بە ناوی خوا فتوا بدەی، تۆ ناتوانی درۆ بکەی، لە خوا بترسا بڵێ نوێژی نەکردووە نوێژی لەسەر ناکەم لێ توو ڕابێ با لێ توو ڕەبێ واللهی برای خۆت و برازاد مرد نوێژی لەسەر مەکە هەتا ڕۆژی قیامەت و ڕەبێ. چێوە من درۆ بکەم لەبەر برایەکەم لەبەر ئامۆزایەکەم وڵا دەی دوعای بۆ کەم چێوە باشت خوا فەرمێن ناچی بۆ باشت. قل ئەئەنتم ئەعلەم ئەم الله تۆ ڕاستەکە یان خوا صدق الله خوا ڕاستەکە. کەواتە ئاگداری خۆتان بن گەنجەکان. ئەو کەسانی تەمەنێکتان هەیە ئەو کەسانی خاوەنی ماڵ و مناڵن کورە لە خوا بترسن نەسیحەتی ماڵ و مناڵتان بکەن. گەنجانی ئەمڕۆ وەڵڵاهی لە نێربازی بڵێ لە تاوان و گوناه و زینا بڵێ لە پۆبجی و خراپەکاری بڵێ لە کۆڵان کوتین بڵێ هەیانە. ئاگاتان لێیە گەنجانێکی زۆر خەریکی خراپەکارین ئەیرا شوێنی ئەوە نییە نێشت بۆترێ. بەڵام توخوا تۆ پیاوێکی کوڕەکەت تەمەنی 15 ساڵانە سەعات 12:30 شەو نهاتۆتۆ بە خۆت ئەڵەی پیاو کە لە ماڵەوە نهاتۆتەوە لێ ترسی شەرم ناکەی هاتەوە بڵێ لەکوێ بووی بکەرە گوێچکەیە. چۆن ئەبێ پیاوێک خاوەنی دووسێ ماڵ و کچەکەی سەعات 12 شەو بێتەوە بڕۆ لە شارەکانە خەڵکانێک ئەوە قەفی سوێڵیانە بە خۆیان ئەڵێن پیاوانە میاوژ نین کچەکان سەعاتێکی شەو دێتەوە خانم بە زوڵفی دێتە ماڵەوە سبەینی ئەژمێت خوا دوعای بۆ بکەن چێوە باش نە نوێژەکە هەموو سنگی بە دەرەوەیە خراپەکار. ئەم هەموو کافتریا گەنجەکان وریای خۆتان من ئەو کافتریانەی کە لە بازارەکانان سوێن بەخوا زۆری نەی مادەی هۆشبەری تایە معتادتانەکەن دنیا و قیامەتانە فەوتێنن. لەخوا بترسن. ما غەڕەکە بڕەبیکە الکەریم چی وای لێ کردووی مەغرووری بەرامبەر بەخوا ئەڵێ ئەوە نوێژ ناکەم خوا بۆ تۆڵم لێ ناکاتەوە. ئەخر خوای گەورە زۆر بەڕەحمە خوای گەورە نایەوێ بچی بۆ جەهەنەم پەیمانێک بدە بەخوا گەنجێتەکەت بۆ خوا سەرفکە. وەڵاهی جوانترین گەنج بیت باوکت دەوڵەمەندترین پیا بێت لەم کوردستانە جوانترین سیارەتە بێت نوێژ نەکەیت نایخوا فەلا ئەنساب بەینەهم نەسەب و خزمەتی لە قیامەتە نامێنێت و خوای پەروەردگارت هیچ ڕەحمێکت پێ ناکە. خوای گەورە ئەوە ڕەحمت پێکا کە تۆ ڕەحم بە خۆت بکەیت. کەواتە ئاگداری گەنجەکانتان بن مناڵەکانتان بن ئاگاتان لە مۆبایلەکانیان بێ. ئەم میلەتە کاتێک بەرەو بێ ئەخلاقی و بەرەو فاسدیەت ڕۆی کە خەتی فری و کە مۆبایلی گرانبەها هاتە ناو ماڵەکانەوە هەریکی و شەیطانێکە هەموو گەنجەکان لە خشتە براون.